my name is Françoise Cole. I'm a French woman living in London, but I work internationally for companies on strategic issues, including sustainability. So I think this is fantastic that this forum actually addresses the issue. The only thing is that as I walk around and there's so much traffic and I see all the cars here and then nobody stops the engine when there's a traffic jam, I think it's a pity that there is no actual implementation in the small matters. My name is Anastasia Blashko, and I'm a volunteer for the first ever Ukraine House during this World Economic Forum 2018. And it's Ukraine today facing lots of challenges, but you know it is important to see the opportunities because every challenge is an opportunity. That's why we have this Ukraine House when we hold special panels about some future of our country on the global level. That's what we do here. دوای هەوڵومانبوونێکی زۆر خولیای منداڵی بڕیارمدا کە دیزاین و شێوەی تازە هەروەکو چۆن تەواوی جیهان مانگانە و ساڵانە نمایشی جلوبەرگی خۆیانەکەن بە شێوەیەکی تازە و مۆدێرن هەستمە کرد میلەتی کوردی ئێمەش چەند ساڵێکە قەتیزماوە لە جلی ستارخانی و مراتخانی و چۆغە و ڕانگ و چۆخە و سەقزی و ئەوانی کەدا بەڵام بڕیارەکەی منەوە بوو دوای ساڵێک و بیرۆکەیەک لە ڕێکەوتن لەگەڵ چەند خەیاتێکە ماڵیان ناوابێک هاوکاریان کردم ئەم دیزاینە تازانەمان دروست کرد دوو دیزاینی تازەیەکیان بە ناوی شێخ بورهانیەوەیەکیان بە ناوی بورهانیەوە. پێما بێ ئەم جۆرە دیزاینە تازانە یارمەتی گەنجەکانمان ئەیە کە خولیان زیاتر بێ بۆ لە بەرکردنی جلی کوردی چونکە دیزاینێکی جوانە و یەکەم جارە لە کوردستانە کە پێشنگایەکی ئاوا بکرێتەوە سەبارەت بە جلی کوردی پیاوان و دیزاینی تازەی لەسەردا هێنابێت. هاتنا في دوريدا راستي قالك دورة كقلبو قالك عايز نزاني شغل دست بكان نحكي علمينا كارن تشتاش خرط شيكان ام بكا تشيكرنا شالا بو كراسبو او شغل دست بو تشيكرنا بيزيبو وايش غير تشتي بيزي يعني شغل دست او تشتي دجي هبون خولەکە پێشوەختدا بۆ ماوەی سێ هەیڤە چنووسێ کچن ئاوارەین دەڤەرا سێمێلێ کاری وانیت کاری دەستیا بروکای خستیا ناو پێشەنگەهێکێدا هیڤیاوی چەندێنە هەواڵێن ئامادە بشین کەرینا کەلۆپەلێن وان بکەن وەکو پشتەوانیەک بۆ ئەوان کچە ئەف بەرنامە وەکیمە گوتی پشتەوانیاری خراوە SOS وەکو دارایی هاتیە پێشکەشکردن